ئێستاکە وەکو جاران نییە. جاران بە کۆڵانێک لەم سەر و هەتاوەکو ئەو سەر بگرن لە دێیەکە یەک ماڵێک سیارێکی هەبووە. ئێستاکە ماڵی وا هەیە 3 سیاری هەیە. جاران تۆ هەر ساوەرت ئەخوارد، ئێستاکە بەدەست برنجەوە بێزار بووی. ئێستاکە الحەمدولە هەموو شت هەیە. ئێستا الحەمدولە خەڵک هەمووی ڕاتبی هەیە، هەموو دەوڵەمەندە. جاران خەڵک لەبەر لەمپەدا ئەنشت، ئێستا خەڵک هەمووی سبلتی هەیە و هیتەری هەیە و ماڵی زۆر خوای گەورە میهرەبان ماڵی زۆری بەخشیوە. نیعمەتی خوای گەورە میهرەبان زۆرە بەسەرمانەوە. ئەگەر ئێمە شکری نیعمەتەکان بکەین ئەوە وعدی خوای گەورە میهرەبانە زیادی ئەکات. فهەوڵ بدەین. والله پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سوێنی خواردووە و شایەتی داوە، فەرموویەتی ماڵی مسلمان کەم ناکا بە سەدەقەکردن. ماڵی مسلمان